خاتونێکی دەستڕەنگین لە نێو ستۆدیۆ لە لامان ئامادەیە کە کۆمەڵێک لە کارە جوانەکانی خۆی هێناوە لەسەر ئەم مێزە بۆی داناوین کە کاری سیرامیک ئەکات بەڵکو بەڵام ڕەنگە زۆر بۆمان سیرامیک هەروە بیست بێتمان یاخود وا شارەزاییمان هەبوو بە لەسەری کە ئیتر خۆی لە گۆزە دروستکردن و لە ئەو بابەتانی کە بۆ چەپکە گوڵدانان لە نێویدا خۆی ئەبینێتەوە بەڵام ئەم هەستاوەکە کاری سیرامیک ئەکات لەسەر ئەکسسواراتی ناوماڵ وەکو دووبارە ڕازاندنەوەیەک بۆ ئەکسسواراتەکان لەسەر کوپەکان لەسەر قاپەکان و هەروەها کارێکی جوانی تریشی داناوە کە خۆی لە درەختێکە ئەبینێتەوە کە گوڵەکانی بە سیرامیک لە درەختەکە داوەجا ئێمە ئێستا چینە لای ئەو خاتونە با بزانین ئەم کارە جوانانە بە چ شێوازێک دروستەکە ئەو خاتونەش خات و شەیماوەلیدە کە ئێستا لەگەڵمانە خات و شەیماگیان سڵاو لەبێتەوە سڵاو لەتەوە ئەم کاتت باش سڵاو لەم بینەرەکانی کورسات بەخێر سەرچاو زۆر سوپاس دەکەم با لە ئەزمموی کارکردنی خۆتەوە دەست پێ بکەین با بزانم کەی بوو دەستت کرد بە ئەم کارە جوانە و بیرۆکەکەی چی بوو لە لای تۆ کە وای لێ کردی کە سەرچاوی کرد کە کارێکی ئاواهی لێ دروست بکەیت یعنی بیرۆکەیەکی دیاریکراوە هەبوو بەڵێ سەرتا سوپاسی کورساتەکەم کە ئەم وێزگە جوانەی دیاری کردووە بە خانمانی دەسڕەنگین لێرە بتوانن خۆیان بناسێنن زۆر سوپاس دەکەم بیرۆکەکەی لەوە بوو من خۆم ئیشی دەستم زۆر ئەکرد بۆ ماڵی خۆم بەڵام تەرکیزم لەسەرێک بابەتی دیاریکراو نەکرده بوو یەکێک مروانکێکی سیرامیکم بۆ خۆم دروست کرد بردم بۆ دوکانێک بۆی پارچەی تر بکڕم بەکاری بێنم بۆی پێی وتم پێم بفرۆشە ملوانکەیە من بۆ خۆم بەکاری هێنمەوە ئەی فرۆشمەوە باوکو بازرگانی لێبێت چونکە ئیشی خۆم بوو بەدڵ بۆ خۆم کردبوو لەو کاتەیە دڵم نەهات بیفرۆشم دوای وردە وردە ڕەخبەتی زۆر لەسەر بوو خەڵک زۆر یان چۆن دروست کراوە وردە وردە وتم با ئەمە لە لای خۆمەوە دەرچێت وەکو ئیشێکی لێبێت پاش فترەیەک وازم لێنا چونکە زۆر زۆر بوو بووباری ئەکسسواراتەکە پەیجی زۆر هەبوو خانمی زۆر لەو بارەیە دەستیان پێکرد پاش ماوەیەک بە شێوەیەکی جیاوازتر سیرامیکم بەکارهێنا ئەوش بەکارهێنانی بوو لەسەر کووپ و شوشە و تەختە چونکە زۆر بەباشی ئەتوانێت لەسەر شوشە و لەسەر تەختە خۆی بهێڵێتەوە سیرامیک و تەمەنیشی زۆر درێژە کاتە ماوەی چەندێکە دەستە کردو بەم کارە نزیکی ساڵێکە بێ زۆر باشە پێشوازی خەڵک چۆن بوو لە کارەکەی تۆ زۆربەی خاتونەکان و زۆربەی بێگومان پیاوەکانیش کە سەرەتا لە دەستپێکە کارێکدا ئەمەزرێن ڕەنگە ترسی ئەوەی هەبێت کە پێشوازی خەڵک لە ئاست خواستەکانی ئەوانە بێت بۆ تۆ چۆن بوو خەڵک بەدڵی بوو یەکسەر زوو هاتە پێشەوە لە کارەکەی تۆ ئەلحەمدولیلا زۆر باش بوو من سەرەتا نمونەی شوشەیەکم بۆ ماڵەکەی خۆم دروست کرد لەسەر کووپێک ئێستا ئەمە بووە کووپ یعنی وەکو شتێکی عالەمی لاتووە خەڵک لە کوردستان تازەی بەرە ڕووی قاوە خواردنەوە و بەکارهێنانی کووپ و ئەکسسوار و جوانکاری کراوەتەوە ئەمەش ئەتوانێت زۆر بە ئاسانی جێ خۆی بکاتەوە من بۆ ماڵەکەی خۆم دروستم کرد هەر کەسێک ئەهات ئەویت ئەم شتە زۆر جوانە ئەتوانی بێ بە من لەوەوە یعنی ئەوە شیتایە مەسەلەن ئیشی سیرامیکەکە بۆ یەک بەشی جیاواز لە کۆمەلگا دانەنراوە بۆ مناڵ کە شەهەیە نییە کووپێک ئەهێنی شتێک کە خۆی ڕەغبەتی لەسەریتی لەسەری نەخشێنی شتێ خواردنی زیادەکە حەزی لە شتەکەی بەکارێنێ خاتونێک پەرستارە شتێکی پەرستاری بۆ بێ کەسێک حەزی لە مەسەلەن دارتاشی و ئەو شتانەیە کووپێکێنی چەکوش و قەڵەمە و شتانی لەسەر دروستەکە تەمە بەستەکەی تۆ ئەوەیە کە ڕەنگە جاران بۆ بردننی دیاریەک بۆ کەسەکان لە بۆنەیەکە هەی بوو کەسەکە ڕەنگە کۆمەڵێک بابەتی دیاری کراو هەبوو هەر بە حازری لە نێو بازارەکان ئەکڕاو پێچراوە برا بۆ کەسەکە بەڵام لە ئێستاە بە خۆشحاڵیە و خەڵکی زیاتر حەزەکە کە ئەو کارانی کە دەستین کە جێپەنجەی دەستی خاتونێکیان پێوە دیارە ئەوانە بەرێ بۆ دیاریەکان بەت اینجا ئەوەشی مەسەلەن ئێستا کێک داواکە حەزەکە شتەکە تایبەتی بێ سەلیقەی کەسەکەی تیابێ حەز و ئارەزوەکانی خۆی تیابینێتەوە هەدیەکە بەلایەوە گرنگترە بێ زۆر باشە جا باسێکمان لە مادەکان بۆ بکە ئەو مادەی کە بەکاری ئێنی بۆ کووپەکان لەگەڵ ئەوەی کە بۆ نمونەگەر چایەکی گەرم بکەیتە نێو کووپەکەەوە یاخود قاوەیەکی گەرم لە کووپەکە بێ کاریگەری دروست ناکات لەسەر ئەوەی کە زوو بەربێت تێک بچێت باشی سیرامیک ئەوەیە بە گەرمی هەتا بێ ڕقتر ئەبێ و باشتر خۆی نووسێنێ بە شتەکەیە ئەو قۆریانە لەسەر ئاگرێکی هێواش لایەنێ هەر یعنی بۆی شوشەکە خۆی نەتەقێ نەک سیرامیکەکە هیچ کێشەیەکی نییە زۆر جوانیش ئەمێنێتەوە بۆ شۆرنیش کێشەی نییە چونکە من دوای ئەوەی کارەکەم تاوا کرد بە ڕایزن پۆشی ئەەکەم ڕایزن بەرگریێکی زۆر باشی هەیە لە ئەو تا ئێستا تەنها خۆی دەفێکی پێ دروست ئەکرێ ڕایزن بەتەنیا من ڕووکۆشەکەی سیرامیکەکە و ڕایزنەکەش تێکەڵ ئەەکەی بەیەکەوە
سیرامیکەکە ئەەکەم بە ڕایزن لەبەرەوەی بە شۆردن هیچ شتێک ناچێت ئەی شوێ ئەتیادی قاوەی یاخۆیتەوە پاشان بە پەڕۆیە کوشکێکیتەوە چەنای چەند ساڵەمێنێتەوە هیچ کێشێکی زۆر باشە ڕەنگەکان چۆنی دروستی ئەەکەی بۆ نمونە ئێستا لەسەر کوپەکان و لەسەر قۆریەکە و کۆمەڵێک ڕەنگی زۆر جوانە دڵەکاتەوە چۆنی ئەین سیرامیکەکە خۆی هەر ئەو ڕەنگەیە یاخۆ تۆ ڕەنگەکەی سیرامیکەکە خۆی هەویرێکی ئاواز پێ بە پیشانە بم هیچ نییە ئەم هەویرەش هەر خۆم دروستی ئەەکەم مادی سیرامیکەکە یعنی مادەکەش خۆ دروستی مادەکەش خۆم دروستی شازی دروستکردنەکەی ئەتوانی باس بکەی هەر هێلم و نیشاستە و ڤازلین و بەڵام دەست ڕاهاتنی ئەوێ من جاری وا بۆ 6 جار هەویرم کردووە جارێکی بەدڵی خۆم دەرچۆ تاوانەی ئەکەویتە سەرسکە کە بتوانانی بەتەواوی هەویرێک دروستکەی تەقینیتیان نەبێ بمێنێتەوە ڕەنگی ناشرین نەبێ ینی ئەبێ قیاسێکی دیاریکراو هەیە تۆ پێویستە با تەرازوو بێ بە قیاس ئەم وەکو هەر شێلان ئەبێ مەسەلەن بزانی چەند بە چەندێک بەکارێن ئەوە خاتونانەی هەویرە شێلنانەکەن بە قیاسی هەویرەکە خۆیان زانێ نانەکەی چۆن دەرەچێت شارەزای و لە شێلانی هەویری نانکردنا هەبێ ئەتوانین بڵی تا ڕادەیە کار ئاسانی بۆکە بۆ دروستکردنی ئەمە ویرەش مەبەستم لەوە نییە ئەو مەسەلەن موادەکەی جیاوازە پێکاتەکەی جیاوازە کاتی شێلانی بەستەوەی بە جۆری هەویری نانکردنەکە تۆ زانی ئەم نانە ئەکرێتەوە زۆر ئەوە بۆ دروستکردنی ئەم هەویرەش بە هەمان شێوازەوە تقریبا زۆر باشە جا ئێستا ئەمڕۆ کارێکمان بۆ دروستەکەیوانی بەسەرچە چیوان بۆ دروستەکەی ئەمڕۆ با سوپرایز بێ فەرموو دەست بکە با دروستکردنی کارەکەت بۆ ئەوەی کە بەس لە دەست پێکە چۆنی دەست پێەکەی بۆ کەسانشی کە ئێستا بینەری پرۆگرامن بۆ ئەوەی لە بەڕێستانەوە سوودێک ببینن ئەگەر بیرۆکەی کارێکی وان هەیە ناتوانن یاخود نازان بە شێوازێک دەست پێ بکەن بۆ ئەوەی کارەکەی تۆ کە ئەمڕۆ بۆمان دروستەکەی دەست پێکە بێ بۆ ئەوان سوپاس بۆ خوا هونەر ئەوەنە فراوانیشە یعنی بڕۆیتە ناوی وەکو بەحرێکەوە نەبیتایە من لە پیجەکەی خۆم چەندها کاری ترم داناوە نزیکی 8 کارم داناوە کە هێشتا لە کوردستانە خەڵک نایزانێ و دەستی پێ نەکردووە لەگەڵ فێرکاریەکانیشی چونکە من بەتەنیا لەوانەیە بەس دەرەقەتی سیرامیک بێم دەرەقەتی ئەو هەموو بوارە جیاوازەی هونەر نایە زۆر باشە کە خاتوونەکان کە لە ماڵەوە بن لە کاتی بەتاڵەکانیانە ئیسفادە بکەن بە بەتاڵی دانەنیشن بێتاقەت نابن من ئێستا دایکی 2 مناڵی بچووکیشم بەڵام ئەوانە حەزم لە ئیشەکەیە کە بەتاڵ بم نازانم چی بکەم بێتاقەتە بم زۆر خۆشە بەمەوە خۆ مەشغوڵەکەم بێگومان وایە کارێکە خۆتی پێوە مەشغوڵکەیت و دوجار کارەکەشت وەکو داهاتێکیش بێ بۆ تۆ بێکمانەوە ینی تامی زیاتر ئەبێ بۆ ڕەنگە هەنێک کەسە بێت تەنها خواستی لەسەر ئەوە بێکا کۆمەڵێک کار بۆ خواستێکی دیاریکراوی خۆی بکە بەڵام دوجار کە ئەیکەی بە کارێکی تایبەت بەخۆت داهاتی تایبەت بەخۆتە ئەبێ ئەمە چێژێکی زیاتری ئەبێ بۆ خاتونەکان ئێستا چیمان کرد ڕەنگەکەمان تێکەڵ بە هەویری سیرامیکەکە کرد ئەم ڕەنگانە هەر ڕەنگانەیە کە بۆ وێنە کێشان بەکارێنرێ یاخود تایبەتمەندێتیەکەی جیاوازی نەوتین بەڵام ئەو بۆیی کە مەسەلەن ئێستا ئەو کوپیان ئەو گۆزەی کە گوڵە کە تۆسەکەی لەسرە نابێ بۆی زیتی لەسەر دابنی چونکە نووسێ بەدەست ساو لێ بێتەوە بۆی ئاکلیکیش بەکارێنم بۆ سەرڕووی سیرامیکەکە بۆ ئەوەی ئەو شکە بێتەوە هیچ شتێک ناچێت یعنی هەر ئەگەر کەسێک حەزی کرد ئەم کارە بکە هەمان ئەو بۆیانی کە بۆ وێنە کێشان بەکارێنێت لەم کارێکشا بەکاری بێنەوە بخۆی زۆر باش ئەمە تیرۆکێکی بچووکە بێت خۆی قەڵەمە تیرۆکیشمەیە لە ماڵەوە بەس یعنی بۆی لێرەش زۆر دانەنێم خات شێمە ئەگەر بۆ ئەو کامێرەیە ئیش بکەی سوپاس دەکەم بۆ ئەوی کە توان کە وەرەگرن بینەرەکانیشمان بینەرە بێت من ئێستا ئەگەرم ڕەنگە بە تەواوی هەویرەکەم شێلایە هەموو ڕەنگەکە یەک پارچە دەرەچوو بەڵام من ئەمەوێت لە شێوەی ئاسمانێکا بێ بۆیە بە تەواوی هەویرەکەم نەشێلا بۆی یەک ڕەنگ دەرنەچێ وەکو هەورێکی لێبێتیایە ئەمە ڕێکی ئەەکەی ئێستا بەڵێ زیاکانی لێ ئەەکەیتەوە ئەگەر پیشانی کامێرەکەی بێت چی دروست بوو دەستە خۆش بێ اینجا لەسەر ئەمە هەڵێگرم
ئێستا ئێلەکێنی بە کوپەکەەوە وایە بەڵێ هیچ ئەو مادانی کە بەکاری ئێنی بۆ لکاندنی سیرامیکەکە بە کوپەکەەوە مادەیەکی دیاری کراوە یا هەر مادەی کە هەویرەکەشی پێشێلی هەر مادەی ئەتوانی بەکاربێنیتەوە ئەتوانی بە چەسب و قەترەش بەکاربێنی هەموو مادانەی کە وەکو چەسب بەکارێن ئەتوانی بۆ ژێر سیرامیک بەکار کاریگەری نابێت لەسەر سیرامیکەکە یعنی تێکەڵ نابن بە یەکەوە کارلێک ناکەن ئەوە نەکەمی لێ کە سیرامیکەکە تێک نەیە هەر بۆ موادەکەی خۆشی تەنها کەمێک چۆرکردن با بڵێن تەنها کەمێک ڕۆکی پێدا باش. گومان ئەم کارانە کاری زۆر خۆشن یعنی شعورێکی زۆر خۆش لە وڵاتان لە ماڵ وایە لە وڵاتانم کارانە هەمووی دەورەی بۆ کرێتەوە خەڵک لە دەورەیە فێرە بێت تەنانەت ڕێخستنی ڕەنگەکانیش تەجروبەیەوێ ئەی بۆ خۆتۆ ئێستا کە دەست داوەتە کارێکی هاوشەوەی ئەمە کاری زۆر جوانیشن بەبێ ئەوەی کە دەورەشە بینی بێ بیرۆکەیەکە هەیە لەوەی کە زیاتر بۆ ئەوی زیاتر برەو بەکارەکەت بدەی بەشداربی لە کۆمەڵێک خولی تایبەت یاخود با بڵێن ئەو خولانە لە لای خۆمان ئەکرێتەوە ئەوەنە گرنگی پێ ئەدرێ ئەکرێتەوە و گرنگیشی پێدرێ بەڵام هێشتا خەڵکی لای ئێمە هوەر تەنها لە بواری موزیک و ئەزانانی هوەر تەنها موزیکە هوەر تەنها شانۆیە هوەر تەنها وێنە کێشانە زۆر بواری تر هەیە بۆ نمونە مینا خەڵک لە وڵاتان ئەچێ دەورە ئەکاتەوە خەڵک ئەهێنێ فێریان ئەکا کە چۆن مینا مثلەن لەسەر قاپەکان بنەخشێنن پاشان ئەی فرۆشتنەوە زۆر حەزەکەم ئیشەڵا کە منیش کارەکەم زۆر فراوان بۆ کاتە توانم دەورە بۆ خەڵکەمەوە خەڵک فێر بکەم هەم یعنی بۆ نمونەوەکو کارگەیەکی لێبێت بۆ من زۆر خۆشە بێگومانە لە ئێستا دەست و دڵت چۆنە خات و شێما ئەگەر کەسێک حەز بکات لەم کاریتەوە فێر ببێت بێت پێت بڵێ زۆر ئاشتایم کارە ئەەکەم هاوکاری ئەەکەی بەڵێ بێگمە چونکە ئەزانی چۆنە لە ئاستی خۆم ناترسم الحەمدولیلا گەیشتم بۆ بوارێک پێم ئاسایە خەڵکی تر فێر بێ ئەزمونێکی زۆرم تێپەڕانەوە تا خەڵک ئەگا بە ئەزمونەکەی من ئیشەڵا من سەرتری شەکەم بێگومانە جادای من هەتا دەست و دڵیش باشتر بێ بەرەکەت لە ئیشەکە بێگومان فراوانترە بێ ئێستا چیمان کرد؟ ئێستا بەڕێکی خستمانە سەر کوپەکە ئێستا زیادەکانیشی لابە باشە پەلەنەکردن زۆر گرنگە لە ئیشی سیرامیکە ئەوەی کە پاک و خاوێنی زۆر بەکاربێنی لە ئیشەکەیە بۆیش پرس دەرنەکە و شتێکی جوان و پاک دەربچێت لە وتەکان تا پێشتر کە قسەمان کرد لەسەر کارەکەی تۆ ئاماژەت بۆ کردوتە هیچ پێویستی بە فڕن و بە ئامێری گەرمکردن و بەڵێ چین ئەو کارانی کە زۆرتر پێویستیان بەوە هەیە هەر لە مەجای لە بواری سیرامیکە بەڵام پێویستیان بەوە هەیە بخرێتە فڕنەوە ینی بۆچی ئەم کارەی تۆ پێویستی پێ نیە بۆ هەنێ کاری تریان پێویستی پێێتی زانی چۆنە جۆری ئەو موادەی کەوان بەکارێنن جیاوازە ئێستا بۆ نمونە لە ئەوروپا خەڵک زۆر فێر بۆ ئەکسسوارات گوارە دروست ئەەکەن شتی زۆر عجیب و جوان دروست دەکەن بەڵام بە قوڕی سەناعی ئەمە سیرامیکی سارد ئەوان بە قوڕی سەناعی ئەکەنە ناو مایکرۆیف پلێکی گەرمی دیاریکرایی بۆ دانن بە 3 دقە موادەکەیان وشکە بێتەوە بەڵام ئەمە سیرامیکی ساردە تقریبا لە 24 ساعتە بە تەواوی وشکە بێتەوە زۆر باش بێگومانمە کارەکەی بۆ تۆش ئاسانتر کردووە نیە بەڵێ بێگومان ئاماژەم بۆ کرد کە قسەمان کرد پێشتر لەگەڵ خات و شەیما وتم کاری دروستکردنی گۆزە ئەەکەی بەڵام دواتر لە وەڵامە ئەو وەڵامی دامەوە کە کاری سیرامیکی تەنها کاری دروستکردنی گۆزە نیە بەڵکو ئەم هەستاوە لەسەر ئەکسسواراتی ناوماڵ ئەم کارە ئەنجامەدا بەڵام دەستی خۆش بێ ئەمەی بۆ من کردووە لەبەر دڵی من دەستەکان خۆش بێ ئەڵەمەوەکو کاری بچووکترین گۆزەیە ئەمە ئەتوانم بڵێم لەوانەیە لە کوردستانە بچووکترین گۆزە بێ وایە دەستەکانە خۆش بێت زۆر سوپاس دەکەم حەز ناکەی هەر بچی بۆ ئەو مەجالە بۆ مەجای دروستکردنی گۆزە حەزەکەی هەر لەم بوارەی خۆتا بمێنیتەوە لەسەر مناڵاتەکان زۆر حەزم لێ بووە بەڵام ئێستا ئەو بوارە خەڵکێکی زۆر ئیشی تیاکە خۆشە پەرە بۆ بوارێک بدەیت کە مەسەلەن زۆر ناڵێم تاکبی بەڵام ئیشەکە و نمونە بێ ڕاستە بێگومانەوە ئێستا بینەرەکانمانەڵێن ئەبێ چی دروستکە لەسەر ئەم کوپە کەمێکتر پێیانەڵێ
زۆر باشە. کارەکانە لە ڕێگەی چیەوە زۆرتر ساغ ئەەکەیتەوە خات و شەیما؟ لە ئینستاگرام پێیجێکم داناوە بە ناوی پەنجەی گوڵ لەوێەوە خەڵک ئەتوانێت داوای شتەکان بکات. زۆرترین خواست لەسەر چییە کاتێکە خەڵک داوای کارێک لە تۆکە لە ئەم بابەتانەی دروستە کردووە زۆرترین یان کە خواستی لەسەر بێ کامایانە؟ ئەوانەی کە خاتوونی ماڵەوەن داوای سێتەکانەکەن ئەوەی گوڵۆ بە ڕۆژەکە ئەوەی گوڵە بەیبوونەکە خۆیان کتری خۆریان لەگەڵایە زۆرن سێتەکان بۆ نەمێناون هەرێکێ لەوانە نمونی سێتێکە ئەوانەشی کە بۆ هەدیەیان ئەوێت زۆرتر ئەو کوپانەی کە مەسەلەن بە دیاریکراوی بۆ کەسێکی تایبەتی دروستەکەی بە تایبەتی ئەوانەی لە مثلەن لە خەستەخانەکان ئیشەکەن تیشک بەجیا داوایەکە پرستاری بەجیا داوایەکە دکتۆری دڵ بەجیا داوایەکە بۆ هەموو بەشەکان شتی جیاواز ئەتوانین دروستکەین. زۆر باشە. چەندی ماوە کارەکە؟ هەر 3 دقەیەک ماوە. زۆر باشە. جا لە نێو کارەکان تا ئەم کارە ئەبینم وەبزانم ئاماژەت پێ کرد بۆ بۆنە وانە؟ بەڵێ ئەوە مەخەرەیەکی بچووکە بۆ بۆن. کارێکی جوانە زۆر ئەمە تەواوی کارەکە بە سیرامیک دروست کراوە یا خودڕ و پۆچە کردووە؟ هەمووی سیرامیکە. واتە ئەتوانی بە سیرامیکەکە بۆ نمونە کوپیش دروستکەی کارەکە تەواوی کارەکە بە سیرامیکەکان دروست بکەیت؟ بەڵێ بەڵام هەتا کارەکە گەورەتر بێ کاتی زیاترێ بۆ شکبوونەوە. ئەمەش پێویستی بە فڕن و ئەم جۆرە پێویستی بێت شتێک نییە یعنی هەر بە سیرامیکی سار دەکرێت ئەمەش وەک بەڵێ پێویستری سیرامیکی سەر. زۆر باش. یواش یواش نزیکە بینەوە لە تەوابوونی کارەکە. منیش حەزەکەم بزانم چیمان بۆ دروستەکەی. کەس یارمەتیتە خات و شەیما لەم کارەیە یا هەر خۆت بەتەنیا دروستکردنەکەی خۆم بەتەنیان بەڵام مێردەکەم زۆر هاوکاری مەکا لە کڕینی شوشەکان لە گەیاندنی کاتە لێرە زۆر سوپاسیەکەم. بگومان ئەوە پاپشتێکی زۆر گرنگە لە کاتێکا کە خاتوونەکان سەرقاڵی کارێکن هاوسەرەکانیان بە شێوازێکی تر مەرج نییە لە کارەکەیە بەڵام ئەتوان لە لایەکی ترەوە یارمەتی دەریان بن ئەمە سەرکەوتنی زیاتر بۆ خاتوونەکان تۆمارەکە بێگومان. هاوسەرەکان حەز ناکا فێری هەمان کار ببێ؟ وڵای بە حکمی ئیشی تری هەیە ئەنجا ئەمە ئیشێکی وردەکاریە زۆر تااقەتی ئەوێ ئەو لە ئیشە گەورەکانە زۆر باشە بەڵام بۆ ئیشی زۆر ورد کاتێکی زۆری ئەوێ و تاقەست لە ئیشە گەورەکان چییە؟ ئێستا بۆ نمونە بۆ ماڵ خۆمان خۆی سیستەم دروستەکە بۆ کچەکەم کاتەش دەستڕەنگینە. بەڵێ تاواکەری یەکەن ئەمە زۆر باشە بێ. بەڵێ هەر ئیشێک خۆت بتانی دروستیکەی مەسەلەن کە ئەی بینی من خۆم ڕایزن ئەەکەم بۆ خۆم لەسەر مێز لەسەر مەسەلەن بۆ نمونە کاتژمێر هەر ئیشێک خۆت بتانی بیکەی کە ئەشی بینی لە زەتێکی زیاتری هەیە وەکلەوەی کە بە حەزری بیکڕێ گومانەوە ڕاستەکەی. گەشتی نەکوێی کارەکەمان لەوانەی تر بۆ دەرکێ چی دەستە خۆش بێ. ئەگەر هەر تەواو بوویت پیشانی کامێرەکەی بی زۆر سوپاسە ئەەکەم. کاتی تەوەرەکەی ئێمە بەرەو کۆتایی ئەڕوا. پێما بێت تەواو نییە؟ بەڵێ هەرچەنە تۆ زێ بە پەلەش بوو بەڵام دەستەکانە هەر ئەگەر بگری بۆ کامێرەیەک دەستی خۆش بێ بێگومان لۆگۆی کورساتی خۆشەویستە کە پیرۆستان لەسەرم کوپە دەستەکانە خۆش بێ دوای سەرکەوتنە بۆ ئەخوازم ومێدەکەم کە کارەکەت لە داهاتووە گەورەتر و گەورەتر بکەیت. سپاس لەگەڵمان سپاس بۆ ئێوە سپاس بەم بەرنامەیە جوانە هیوادار مەرسەکەوتوو بن.